سڵاوتان لێبێت من دکتۆر هەسکەریم بە یارمەتی هاوکارانم لەگەڵ دکتۆر هەڤاڵ و دکتۆر شێروان کۆڤید-19 ئەم شەوتان پێشکەش دەکەین کە تێیدا باس لەو حاڵەتە دەکەین کە ئەگەر هاتوو ئەم ڤایرەسە زۆربەی زۆری کۆمەڵگای کردەوە چی ڕوودەدات و چۆن دەبێتە هۆی دروستبوونی بەرگری و هەروەها ئایا ئەمە لەگەڵ واقعی ئێستای کوردستانە ڕێی تێدەچێ؟ باشە ئەگەر ڕێی تێناچێ چارەسەرەکە چییە؟ ئەمانەتان بۆ باز دەکەین هەمووی بە پرسیار و بە وەڵامەکان دەگەینە ئێوە بەڵام با سەرەتا بزانین دەربارەی ڤایرەسی کۆرۆنای نوێ لە کوردستان و جیهان چی دەگوزارێت. 140 توشبووی دیکەی کۆرۆنای نوێ لە هەرێمی کوردستان چاک بوونەوە و 215 کەسی تریش تووشی ڤایرەسەکە بوون بەداخەوە 10 توشبووش گیانیان لەدەستدا. هەڵکشانەکە هێشتا لە بەردەوامە تێکڕایی ئەو حاڵەتانە ئێمە دەبینین بەتایبەت لە مانگەدا بەدەگمەن هەبووە کە لە 200 حاڵەت کەمتر تۆمار بکرێت تەنانەت وەکو وتەبێژی وەزارەتی تەندروستی ڕای دەگەێنێت ڕەوشەکە بەهۆی تەشەنەکردنی ڤایرەسی کۆرۆنای نوێەوە زۆر خراپە بەڵام هێشتا لە ژێر کۆنتڕۆڵدایە. ڕێژەی توشبوون بەم ڤایرەسە لە چەند وڵاتێکی ئەوروپا زیاد دەکاتەوە و ئیسپانیاش ڕێکارەکان تون دەکاتەوە. سەد و چل توشبووی دیکەی کۆرۆنا لە هەرێمی کوردستان چاک بوونەوە و 215 کەسی دیکەش تووشی ڤایرەسەکە بوون و 10 توشبووش گیانیان لەدەستدا. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ئاماری توشبووان و مردنی کۆرۆنای نوێی لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو بڵاو کردەوە و ڕایگەیاند کە لەو ماوەیەدا 10 کەس لە هەرێمی کوردستان بەهۆی کۆرۆنای نوێەوە گیانیان لەدەستداوە کە سێیان لە پارێزگای هەولێر بوون و حوتیشیان لە پارێزگای سلێمانی بووە. هاوکات 215 کەسی دیکە تووشی ڤایرەسەکە بوون کە 76 کەسیان لە پارێزگای هەولێر 114 توش بوو لە پارێزگای سلێمانی 11 توش بوو لە پارێزگای دوهۆک 14 حاڵەت لە هەڵەبجە تۆمارکراون. هەروەها 140 توش بووی دیکەی کۆرۆنا لە هەرێمی کوردستان چاک بوونەوە. تا ئێستا لە کوردستان 12253 کەس تووشی کۆرۆنای نوێ بوون لە نێواندا 474 توش بوو گیانیان لەدەستداوە 6735 توش بووش چاک بوونەتەوە. ئێستاش 5044 توش بووی کۆرۆنا لە ژێر چاودێری پزیشکیدا. محەممەد قادر گوتەبێژی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بە کوردستان 24 ڕاگەیاند ڕەوشەکە بەهۆی تەشەنەکردنی ڤایرەسی کۆرۆنای نوێ زۆر خراپە بەڵام هێشتا لە ژێر کۆنتڕۆڵدایە. گوتەبێژی وەزارەتی تەندروستی دەڵێت ماوەی مانجێکە ڕۆژانە زیاتر لە 200 کەس لە هەرێمی کوردستان تووشی ڤایرەسەکە دەبن. هەڵکشانەکە هێشتا لە بەردەوامە تێکڕایی ئەو حاڵەتانە ئێمە دەبینین بەتایبەت لە مانگەدا بەدەگمەن هەبووە کە لە 200 حاڵەت کەمتر تۆمار بکرێت تەنانەت وەکو دەزانن ڕۆژێک تا نزیکی 500 حاڵەتیش نزیک بووینەوە بەڵام ئەم ئاستی ئێستا کە بە ئاستێکی زۆر خراپ ئەژمار دەکرێت لەو ئاستەدا ماوەتەوە ئەگەرچی خەڵکشانی زۆر گەورەمان نییە بچێتە 400 و 500 بەڵام بەداخەوە داکشانیشمان نییە و ئەمڕۆ بەداخەوە 10 حاڵەتی دیکەی مردن تۆمار کراوە کە تاوەکو ئێستا 474 مردن تۆمار کراوە لەسەر ئاستی هەموو هەرێمی کوردستان دەکرا ئەو مردنە کەمتر بکرێتەوە تەنها بە ڕێکاری خۆپارێزی لە ئێستا 5044 کەس لە نەخۆشخانەکاندا ماونەتەوە دەکرا و ژمارە زۆر کەمتر بە ئەگەر هاوڵاتیان ڕێنمایی تاکە کەسیان پێوەستبان پێوەی ئەگەر ماسک زۆرتر بەکار هاتبە دەشتن زیاتر گرنگی پێدرابە بەڕاستی ئێستا وەکو وەزارەتی تەندروستی زۆر جەخت لەسەر ڕێنمایی دەکەینەوە چونکە ئەو ڕێکارانەی ئێمە وەکو وەزارەتی تەندروستی بە هاوکاری لایەنە پەیوەندیدارەکانی ناو حکوومەت جێبەجێ دەکەین بە هیچ شێوەیەک وەکو ڕێنمایی چاکپارێزەکان کاریگەری نابێت. ئەو نەخۆشخانەی دامان نابوون لە سەرەتا لە کۆ پارێزگاکان چەند ژمارەیەکی کەم بوو ئەوان پڕبوون ژمارە دیکە کراوەتەوە ئەمانەی ئێستاش پڕ ببن کە بەداخەوە نزیک دەبینەوە هێشتا لە تواناماندا هەیە شوێنی دیکە دابین بکەین هەموو جوودێک و توانای وەزارەتی تەندروستی بۆ ئەوەیە کە بە کەمترین زیان لەوە بڕۆینە دەرەوە نەگەیشتونەتە ئەو بارودۆخەی بڵین تەواو توانامان دواسنورە ئۆکسسیجین نەما دەرمان نەما ئەگەرچی دەکرێت ئەمە بێتە پێشمان بەڵام لەم ڕۆ نەگەیشتونێتە ئەوەی کە لە بارودۆخ لە کۆنتڕۆل دەربچێ هێشتا لە ژێر کۆنتڕۆلدا. ئەمەی دکتۆر محەممەد باسی دەکات دووبارە دووپاتکردنەوەی ئەو ڕاستیەیە کە ئێمە پێویستە خۆمان بپارێزین. ڕاستە ئێستا وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت ئەگەر هاتوو ئەم شوێنانی کە ئێستا لە سەرتاپای هەرێم پڕیش بن شوێنی دیکە بکاتەوە بەڵام ئەگەر هاتوو پابند نەبوون هەر بەردەوام بێ و بەشێکی خەڵکی خۆمان بەداخەوە کە
تا ئێستا بێ گوێدانە ئەوەی کە ئەم ڤایرەسە ئەگەری بڵاوبوونەوەی زیاتری هەیە پابند نەبن ئەوە ئەگەر هاتوو هەموو نەخۆشخانەکان و هەموو باڵەخانەکان تایبەت بکرێ بە ڤایرەسی کۆرۆنا باڵەخانەی زۆر زیاتریش لە دەرەوەی نەخۆشخانەکان بێ ڕابکە ئەگەر بگاتە ئەو حاڵەتە لەوانەیە نەتوانرێ وەکو پێویست گرنگیان پێ بدرێ هەر ئەمەشە ئێستا وەکو لە سوۆسیال میدیا وەکو لە ناو خەڵک باسی لێوە دەکرێت کە زەختێکی زۆر فشارێکی زۆر لەسەر نەخۆشخانەکان تەنانەت ئەو ئۆکسسیجینەی کە ڕۆژانە ئەو نەخۆشانەی تووشی ڤایرەسەکە بوون یان حاڵەتەکانیان ناجێگیرە لەوانەیە بە ڕێژێکی زۆر زۆر زیاتر لە جاران کە بەکاردێنرێ لەوانەیە هەندێک جار ئیترمەکینەیە جیهازە حاڵەتە لەوانەیە کێشەی تێبکەوێت بۆ ماوەی چەند خولەکێک چەند دقەیەک چەند سەعاتێک ئەمانە هەمووی وا دەکات کە زیاتر بارودۆخێکی شڵەژان دروست بێ لە ناو خەڵکدا بۆیە بۆ ئەوەی ئەو حاڵەتانە نەبینین پێش ئەوەی کە گلەییەکان بکەین لە پزیشک و لە کارمەندەکان ئەبێ ئێمە خۆمان بپارێزین نەهێڵین کەسە ئازیزەکانمان توش بن بەهۆی ئێمەوە بۆی تووشی ئەو بارودۆخ و حاڵەتانە نەبین لەگەڵمان بن با پێتان بڵین ئێستا لە هەرێمی کوردستان وەکو ئاماژەشمان پێکرد 12253 کەس تا ئێستا لە سەرەتای مانجی سێوە لە کۆتایی مانجی دووەوە تا ئێستا ئەو ژمارە لە هەرێمی کوردستان تووشی ڤایرەسەکە بوون ئەگەر بەبیر خۆمانی بێنینەوە لە مانجی سێ تەنانەت ئەگەر باسی ئەو ڕقەمەشمان کرد باە 253کە بە تەنیا ترس و دڵڕاوکێکی زۆر زۆر زیاتر بڵاو دەبەوە خەڵکانێکی زۆر زیاتر دەترسان لە ڤایرەسەکە بەڵام ئەو کاتە بە ڕێکارەکانی حکوومەت بە خۆپارێزی و بە قەدەغەکردنی هاتوچۆ وەکو حاڵەتی یەکەم و بەرەنگاربوونەوەی یەکەم هەموو هەرێمی کوردستان بە خەڵکەکەیەوە سەرکەوتوو بوون بەڵام بەداخەوە پاش ئەو تێکەڵاوی و پاش کرانەوەی شوێن و بازاڕەکان پاش ئەوەی کە ڕێگا کرایەوە کە خەڵک قوتی ژیانی خۆی و بژێوی ژیانی خۆی پەیدا بکە بەداخەوە کەسانێک هەبوون پابند نەبوون کە سەرڕای ئەوەی کە خۆیان توش بوون بوونە هۆکاری توشبوونی خەڵکی تر بوونە هۆکاری ئەوەی کە کەسانێک ئەگەرچی چەند مانگیش بوو خۆیان پارێست بوو بەڵام ڤایرەسەکەیان بۆ بردنە ماڵەوە ئەمە وای کرد کە ئەم ژمارەیە لە هەرێمی کوردستان زیاد بێتەوە خۆشبەختانە تقریبا نیوە زیاتری ئەم توشبووانە چارەسەر بوون و ڕۆشتونەتە ماڵەوە بەڵام ئەگەر ئەوەی ئێمە ئێستا ڕۆژانە دەیبینین ژمارەی توشبووانی نوێ زیاتر بێ لە ژمارەی چاکبووان ئەمڕۆ 140 کەس چاک بووەوە بەڵام 250 تازە دەستنیشان کراوە دەبێت ئێمە هەوڵ بدەین ئەم ژمارە پێچوانە بکەینەوە هەتا وەکو توشبووان بەرەبەرە کەم بکەینەوە چاکبووان زیاترە بێ ئەم ژمارە زیاد دەکە ئەوە کەم دەکانی توشبووانی ئێستا کە 5044 ئەتوانین ئەگەر ئێمە پابند بین پابندبوونەکەش ئێستا وازحە هەموو کەسێک دەزانێ کەم کەس هەیە گوێی لەوە نەبوو بێ بڵێ ماسک ببەستە کەم کەس هەیە گوێی لەوە نەبوو بێ بڵێت تێکەڵاوی شوێنێکی داخراو مەبە کە ئیشەکەت ئیشی 2 دقەیە پێویست ناکە قسە ڕاکێشی پێویست ناکە و کوردەواری خۆن سوالفەی ڕاکێشی ئیشی خۆت لەوێ بکە و بڕۆدەرەوە و محاولە بکە چەندی پێویست نەبی نەچیتە ئەو شوێنانی کە قەرەباڵخی تێدایە ئیشەکەت بڕۆ بە ماسکەوە دەستکێش لە دەستکە یان تەواو دەستت تعقیمکە و دائیمانیش کە خەڵکەکە دەبینی ماوەی مەودای نێوان خۆت و ئەو لە مەترونی 1-2 مەتر با کەسەکەی بەرامبەریشت هەوڵ بدا ساردت کاتەوە ئێستا کاتی ئەوەیە کە بە تەواوەتی گوێ بە ئەو قسانە نەگرین کەسی بەرامبەریش کە ئەگەر هاتوو پێوتی ئەو حاڵەتە وانە یان ویستی ساردت کاتەوە تو ئەبێ لەسەر قەراری خۆت بە هەموو شێوەیەک ڕازیبی بڵێ من ڕێزم هەیە بۆ بیرکردنەوەی تۆ بەزەوەی تۆ ئەڵەی لای من لە ڕووی زانستیەوە هەڵەیە من ئەبێ ئەو مەسافێ لە بینی من و تۆیە بهێڵمەوە و ئێستاش خۆتان نەزانن نەتەوقەماوە نە ماچوموچ و ئەم لاولاماوە تەنها و تەنها لە دوورەوە سەلامکردن و سڵاوکردن و ڕێزگرتن لە یەکتریا بەپێی پارێزگاکان ئەگەر تەماشا بکەین لە هەولێر لە ماوەی 24 کاتژمێر ڕابردوو 76 توشبووی نوێ هەیە ئێستا لە نەخۆشخانەکانی هەولێر 84 حاڵەت لەژێر چاودێری پزیشکیدان لەم پارێزگایە 92 کەس گیانی لەدەستداوە خۆشبەختانە زیاتر لە 2500 کەسیش چاک بوونەتەوە چوونەتەوە ماڵەوە لە پارێزگای سلێمانی کە ڕێژەی توشبوون هەر لە سەرتاوە لەوێش بەداخەوە زیاتر بوو ئێستا 4085 حاڵەتیان لە ناو نەخۆشخانەکانە 114 حاڵەتی توشبووی نوێیان هەیە کە دەڵێن پارێزگای سلێمانی بە ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین و هەموو ئەو ئیدارانی کە سەر بۆ پارێزگایان 3500 کە زیاتر لەو شارە چاک بوونەتەوە و چوونەتەوە بۆ ماڵەوە و کۆی گشتی توشبووانیشکە لە سەرتاوە ئەوکو ئاماژەمان پێکرد گەیشتە 8020 کەس لە دوهۆک 11 حاڵەتی توشبووی نوێمان هەیە بەمەش 84 کەسیان لەژێر چاودێری پزیشکیدان و لە سەرەتاشەوە
96 حاڵەتیان هەبووە 312یان چاک بوونێتەوە. پارێزگای هەڵەبجە هەڵەبجە هەفتاویەک نەخۆشی هەیە لە ناو نەخۆشخانەکان ئێستا چارەسەر وەردەگرن 14 حاڵەتی نوێیان هەیە کە بەمەش کۆی ژمارەی توشبووان لەو پارێزگایە گەیشتە 470 کەس 338یان چارەسەر بوون بەداخەوە 8 کەسیان لەو پارێزگایە جانی لەدەستداوە. ئەمە داتاکانە ئامارەکانە تەنها ویستم ئەو بەراوردەش بڵێم ئەمڕۆ لە هەرێمی کوردستان لە هەموو پارێزگاکان 215 حاڵەتی نوێ توش بووە 140 کەس چاک بۆتەوە کە ئەمە بەڵگەی ئەوەیە کە هێشتا خەڵکێک هەیە وەکو پێویست خۆپارێزی ناکە خۆمان بپارێزین بۆی ئەو ژمارەیە بهێنینە خوارە ڕۆژانە ژمارەی چارەسەرکراوان بەرز بکەینەوە بەم پەیامە کۆڤید-19 ئەمڕۆ دەست پێ دەکەین و دەچمە لای هاوپیشە و هاوکارانم دکتۆر شێوان و دکتۆر هەواڵ ئێوارەتان باش ژمارەکان هەر لە زیاد بوونە چی نوێ هەیە لە ناو نەخۆشخانەکانی تایبەت بە کۆڕۆنا وەکو باس کرد ژمارەکان بەڕاستی ڕۆژانێ لە هەڵکشاندایە ڕۆژ بە ڕۆژ ژمارەکان زیاد دەبن بە هەمان شێوە ژمارەی بەداخەوە گیان دەستانی زیاد دەبیتن ئەوە هاوشێ و پێشتر باسمان کرد لەگەڵ یەک دەڕۆن ڕاستەوانەیە بەڵام بەڕاستی لەگەڵ زۆربوونی ژمارەکان ئەوەی کە دکتۆر محەممەدیش وتەبێژ باسی کرد کە لەژێر کۆنتترۆلدایە بەڵێ لەژێر کۆنتترۆلدایە بەڵام بەڕاستی گرفتی ئەومان هەیە کە خزمەتگوزاری تەندروستی وەکو پێویست ناتوانین بگەینی هەمووی یعنی هەموو وەکو پێویست خزمەت بکەین لە ڕووی چارەسەری و بەڵێ دەتوانین چارەسەرەکە دەگەین بەڵام لە ڕووی ئەو ژمارە زۆری تەندروستی ئەو ژمارە زۆری نەخۆش خزمەتگوزاری تەندروستی لە ڕووی ئوتێلەوانی و ئەگەر بڵێ ناکرێ بۆ باکی گلەی دەبێتن نەخۆش و حەق خۆشتی بەڵام وەکو باسمان کرد لە سەرجەم پێشتر باسمان کرد لە سەرجەم وڵاتانی جیهان ئەو گرفتە هەبوو ئەوانەی کە ژمارەکە زۆر لە زیادبوون دەبوو گرفتی ئەوان بە دروستە بکەن ناتوانین نەخۆش داخل بکەن لێرەش بە بڕوای من باشترین چارەسەر ئەوەیە دیسان دووبارەی دەکەم پێشترش باسم کردبوو ناردماڵەوەی ئەو کەسانی کە علاماتیان نییە یاخود زۆر بە سوچە علاماتەکانیان هەیە و چاودێریکردنیان لە ڕێگەی تەلەفۆن لە کۆبنەوەکتان هەبوو لەسەر ئەو بابەتە چەند ڕۆژی ڕابردوو بۆ ئەوەی ئەو پێشنیارە و ئەو بەڵێ چی تازە هەیە بە فەرمی تاوەکو ئێستا هیچ کتابەشی ڕسمی دەرنێت بەڕاستی بۆ ئەوی بتوانین ئەو کەسانی کە علاماتیان نییە یاخود بە سوچەیەکان بیان نێریەوە هیوادارم بە خێرای ئەو بڕیارە دەربسیلەوەی بتوانی هەیە ئەو نیازە هەیە ئەو نیەتە هەیە باکی بەڵێ لە مێژە ئەو بەڕێز بەڕێبەری گشتیش لە ئەڵقێڕابلو لەگەڵ نەزانم باس ئەوەی کرد کە نیەتێکی وان هەیە ینی ئەوەی تەسەوڕ دەکەم هەموو لەو قەناعەتینە کە لەبەر ئەو ژمارە زۆری کە ئێستا هەیە پێویستە ئەو هەنگاوە بەس ڕێکار و میکانیزمەکەی گرنگەوە نیە بەس دانانی میکانیزمەکە لەسەر ئەومانێت لەبەرەوە داوا دەکەم خێرای لێ بکرێ بەڕاستی پەلی لێ بکرێت لەوەی بتوانین زیاتر تەرکیز لەسەر ئەو حالەتانە بکەین کە پێویستیان بە ئۆکسجین پێویستیان بە چارەسەری چڕ هەیە لە نەخۆشخانەکان لە ڕووی زانستی ئەو شتە ڕێی تێدەچێت دەتوانن ئەو جوهدە و ئەو خزمەتگوزاری ئۆتێلەوانی کە تازە ئاماژەت پێ کرد کە لەوانەیە گلەی و گازەندەی زۆری لەسەر ئەوە لێ ڕوویدابێت نەک لە مامەڵی پزیشک و کارمەند و شێوازی چارەسەرکردن و نەوەی دەرمانەکە کە ئەمەش وەکو خۆت ئاماژەت پێ کرد کە تو نەخۆشخانەیەک خۆی قابلیەتی ئەوەی هەبێ 400 نەخۆشی ناکۆڕۆنا یعنی نەخۆشێک کە مەسەلەن کێشەی تری ئۆرگانی هەبێ خۆی ئەوە لەوانەیە کارێکی زەحمەت بێ اینجا ئێستا وەرە مامەڵە بکە لەگەڵ 100 نەخۆشی توشبووی کۆڕۆنا کە چۆنێتی و چوونە لای و مامەڵەکردنەکەی من دڵنیام بەشێکی زۆرمان بەشێکی زۆری هاوڵاتیان لەوانەیە دنیای لەسەر تاپۆکەن ئامادە نەبێ بچێتە یەکێک لەو قاوشانەوە کە بە خۆشحاڵیەوە پزیشک و کارمەندی ئەم وڵاتە هەر لە سەرەتایی ئەم پەتا نەگریسەوە ئەوان خەریکن و دووبارە لێرە ڕێز و سڵاو و تەقدیرمان هەیە لە بۆیان لە ڕووی زانستی و وەزع و ئەوەی کە خوێنوتە تۆ ئەتو چۆنی دەبینی چۆن ئەم وەزعکە کو دەبینی زۆر سپاس ئەگە بەراوردش بکەم ئەوڕۆ لەگەر بزەبت هەفتە پێش ئێستا ژمارەکان دەتانم بڵێم 2 قات و 3 قات بوونە پێشتر ئاسایی بوو نیوەی ئەو کەسانی کە دەیان بینین گومانمان لێ هەبی کەوا کۆڕۆنایان هەیە بەڵام ئێستا بەدەگمەن نەخۆشی دەبینین لە نۆرینگەکان یان بە تەلەفۆن کەوا پێمان بڵێ نیشانمان پێ بدە کە بڵێن وەڵی زۆر دوورە کۆڕۆنە بکەن یعنی ئەوە بەو شێوەی گۆڕایە دووش یعنی ئێستا بەعقلمکە
ینی مەسەلەن یەکێک تەلەفۆنە بۆ بکا بڵێ دکتۆر کۆکەیەکی وشکم هەیە دکتۆر هەواڵ سرم دێشی و قەلبم ناخۆشە ینی ئێوە ئێستەمە بەستت ئەوەیە وەکو بە ئینگلیزی پێ شۆڵ ینی ئەوەتان زۆر نزم کردوێتەوە ینی لە زۆربەی زۆری نیشانەکان پێتان وایە کەسەکە کۆڕۆنای هەبێ نەخۆشەکان هەندێک نیشانەمان دەدەنێ محاولە دەکەن کە نیشانەکان دووربی لەو نیشانانەیە کە بڵاو کرایەوە کۆڕۆنەیە بەکوو بڵێ دەستخەڵەتمان دەدەن بەسەمە بە شارەزای خۆمان لەگەری دەڕۆن مەسەن بۆ نمونە هەر وەکو چەند جارێک دووبارەم کردەوە دەرێوڵە سەرمان بووە حەساسیەمە نانم پێ ناخورێ دیسان گرانتام گرتەوە دیسان حمە ماڵتەم گرتەوە وەیە دوسەر ئێستا وڵە تام لێ بووە وایە وڵە کۆخەمەوە یان کە لەگە قسەێکی دەڕێن ڕۆژێ چوین دوو پێچەمە لەمان کرد مەلەوانی بالضبط هەر ئەوڕۆ بالضبط حالەتوام هەبووە کە گوتی دکتۆر چینیە مەزرعمانەیە مەلەوانی کردی ئەو هایە چمە بەرەم بەرەدەی بەرسەپلێتی ئەو هایە لێرە دەمەوێت چ بڵێم ژمارەك لە هاوڵاتیان بەدەستخۆشیەوە ئیشی زۆر ڕێکوپێک دەکەن بۆ نمونە بەدەستخۆشیەوە لە یەک لەو ئافرەتانی ئافرەتی ژانی لەوانەیە ئاستی خوێندەواریش ئەو هانەبیتن هاتە لامەڕۆ دوو ماسکی بەستە بوو دوو لێ دێ دەستخۆشیم لێ کرد زانشتش چەند باشە بەڵام بەداخوا تا ئێستاش هەتا ئەو دەقەش تاکتاکە هاوڵاتی ڤایرۆسمان هەیە لەگە ڕێزم حەز ناکە بە قسێ بکەم یعنی دەبن هۆکار دەبنە دەست و پێ لەوە بڵاوکردنەوەی ئەو ڤایرۆسێ لە ئێستاوە دەتوانم بە دڵنیاییەوە بڵێم هیچ بنەماڵک نییە یەکەچی نەبی یان زیاتر توش ئەو نەخۆشیە نەبوویتن ئەو جە خوشتیتی ئەو خاڵێتی ئەو مامی ئەمە ئێستا گەشتینە ئەو مەرحەلەی کە بڵێن خێزانێکی تەواو گەورە ینی لە دەڵێن بنەماڵێک لە باپیرێک و چەند کوڕ و کچێک و نەوەیەک نیانە بڕوان ناکەم چکە لەگە چی قسێ دەکەم یعنی ئەوانێک کە دایان بینم وڵا دکتۆر خاڵم ئەو هایە پلکم ئەو هایە وڵا دکتۆر داکم وایە برام وایە ینی زۆر زیادی کردیا ئەمن ئەو قسەی دەکەن لۆ ترساندنی وان نییە بەزە بۆ ئەوەیە دەمانەوێتن کاروەکو برێنتەوەری بەرنامەکەش وابزانام ئەو هەر لەسەوەی دەڕۆین هێواش با توش دێنە سەر هێواشکردنەوەکە ینی بە پابند بن ینی ئەوەی تۆ لێ ترسی ئێستا لەم مەرحەلەی دەڵی بنەماڵە نییە توشببووی تێدا نەبێت لەوەی کە قۆناغی داهات و خوانە خواستە بنەماڵە نیە یەکێک لە دەست نەدا بە ئەو هایلێکەمانە نامانێتن ئینشاڵ ئەو شتە ڕووبداتە جێگە ماوە لە خەسخانەکان دکتۆرە باڵ زۆر زەحمەتە بەڕاستی ئەمن ینی سبێنان کە دەچین تووری دەکەین لە بزانین چێ مەزاری ئەوەی تێدا لە ماری علاجەکانی خۆی تاواکە لەوەی جێکی پێن و لەو کەسێکی دی بێ داخل بێت بەڕاستیان ئەو واقعە ترسەکەش لە بدایەت و لەوەی بوو کە ژمارەکە بە شێوەیەک زیاد بکاتن شوێن لە نەخۆشخانەکان نەمینێت لە ئەو کەسانی کە پێویستیان بەداخل بوون نەک ئەو کەسی کە پێویست بەداخل بوون بەڕاستی زۆر زەحمەتە ئێستا شوێن زۆر بە زەحمەت دەست دەکەوی و لێرەش خاڵی تر دکتۆر هەست ئەگەر دەرفەت بی پێشتر باسم کرد و دیسان تاکەدی لێ دەکەمەوە چکە بەڕاستی ئەو لێنە واقعەکەی نەبیتن تا حدێکی زۆر ئەو کە بە چای خۆ نەبی نازانی چ دەگوزارێت چ ڕوو دەداتن دیسان باس ئەوەی دەکەم کە زۆر گرنگە کەرتی تایبەت بهێنرێتە ناو مۆزوعەکەی بەداخۆ لە نازم لە شارەکانی تر بەڵام لە هەولێر تاوەکو ئێستاش وەکو پێویست نەخۆشخانە تایبەتەکان هیچ ڕۆڵیان نەبووە لە دەستنیشانکردن چارەسەرکردنی نەخۆشەکان لایەنی کەم بە ئەگەر دەستنیشانکردنەکەش بەوە ناس پێدرێت بە چارەسەرکردنی نەخۆشەکە بە وەکو ئیجبارکردن کە پێویستە لە کاتی ئێستا خەڵکانێک کە هەیە ئیمکانێتی هەست دەکاتن لە نەخۆشخانەی تایبەت داخل بێتن بە ئەوە بچین نەخۆشخانە تایبەت کە داخل بێ شوێنی ئەوەی بمنێت و لەو کەسانی کە ئیمکانەتی نییە و لە خەسان حکومێتەکە ئەوەش من تا ڕادەیەکی زۆر ینی دەزانم کە پێویستە ینی خەڵکێک هەیە بەڵام لە هەمان کاتیشدا کە سیمای تەندروستیەکە کە تەندروستی بێ بە شێوەیەکی یەکسانی بۆ هەمووان وەکو یەک بێ بەداخۆ ئەوەش جیاوازی چینایەتی زیاتر دووسێ بەڵام وەکو حاڵەتی ئێستا کە وەکو من ینی پێشنیارەکە دەگەر بەنەوەیەکی تر والێ بکەم من پێم باشە کە کەسانی کە توانای داراییان بەهێزە توانای ئیمکانیەتی ئەویان باشە بێجگە لەوانەی کە نەخۆشێکیش کە ئیمکانیەتی خۆی هەبێ لە ڕێگەی میکانیزمێک کە وەزارەتی تەندروستی سەرپەرشتی بکە کەسانێک بێن بتوانن کولفەی چارەسەرکردنی ئەو نەخۆشانە لە ناو نەخۆشخانە تایبەتەکان گومانێتتر ئەمە شتێکی بەرەوکی هەموو هاوڵاتیانی گرتووە تەنانەت ئەوانی کە لە ڕووی ئابووریشەوە بەقوتن ئێستا تەمەشایان کەلوانی ئیشەکانیان ڕاوەستا بێ چەند ئەم پەتایە زووتر لە کۆڵ بێتەوە گەشەی ئیش و کار و هی هەموو کەسێ نەشوێنما دەکاتەوە توانێت بەو شێوەیە باس بکەینەوە گرافیکێکمان هەیە دکتۆر شێروان لەسەر نازانم هاوکارانم زۆر باشە ئەو پرسیارەمان جوابدەوە بەرگری بە کۆمەڵ چییە یان
بە ئینگلیزی هێرد ئیمونیتیە کردنە کوردیەکەی تۆزێک بەدەست خۆشیەوە جوانتان ینی برێن تەرجمە وانە ئەوە دکتۆر هەردی ئەکیدم بە دوای ئەو وشەیە گەڕاوە چونکە بۆی بینەرانی خۆشەویستیش بزانن هێرد کە ئەڵی هێرد ینی لە زمانی ئینگلیزیدا بەمانایی مێگەل و بەڵێ لەوانەیە قرس دەست خۆش دکتۆر هەردی خۆشبی زۆر جوانی هینە بەرگری بە کۆمەڵ چکگەر بە وشە تەرجمەکە نبتە بەرگری مێگەل ئەمە نامانێ وشێ مێگەل بۆ هاوڵاتی خۆشەویستی خۆمە بەکاربیێنی بەرگری بە کۆمەڵ ئەوەیەکەوە لە کۆمەلگایەک ئەگە نەخۆشەشی برێنکە گواستنەوەی تێدابیتن ڕووبداتن پەتایەک ڕووبداتن ئەوەیە ژمارەی ئەوەندە یعنی ڕێژێکی سەتی ئەوەندە توش بیتن کەوا کافیبی بۆ ئەوەی هەمویان بەرگریش پیداکەن هیچکە ئەو نەخۆشیە بەو شێوەی بڵاو نەبیتەوە ئایا چ بەڕێگای ئەوەیە ژمارەی زۆر توش بن ئێستا دەتام ڕێژەکەت بدەمێ یانیش ژمارەی زۆرمان پێکوتە دابیتن بەڵام ژمارەی چەند توشبی ئەوە گرنگە بۆ ئەو پەتیانێک کە گواستنەوە و کە زۆر کوشندەنە با بڵێن بۆ نمونە بەسم کە باسی سۆریکەی دەکا سوورێژە با بڵێن باسی ئەوەی دەکە دەبی 1995 حەزەکەی نەخۆشیەکان هەموو یەکێک ئەوە کراوە ئەگەر ئەوەی ئەمە ئەگە چاوەڕوان کێم بزانین ئەو نەخۆشیانی کە بەرگری بە کۆمەڵ کۆنتترۆل فەرمو ئێستا مەسەر بابرێن مەلەخڕێ باسی سوورێژت کرد با یەکەم جار بە سوورێژە قەینا مشکلە نیە ئەوەی کە برێن لە سەرچاوەکان بازەکە نەخۆشکە چەند زیاتر ینی کوشندەتر بیتن یان ڕێژێ مردنی زیاتر بیتن دەبی ئەمە زیاتر هاوڵاتی توش بن یان ئەمە توشبوونەکە بەرگریەکی سروشتی دەداتێ یان دەبیتن پێکوتەمان هەبیتن واتە ڤاکسینمان هەبیتن هەتا بگەینە ئەو قۆناغەی بڵێن واللهی ئەو کۆمەلگایە بابرێن بەرگری پەیداکرێ بەرگری کۆمەڵی پەیداکردە بۆ نمونە ئەوەی خوێندیت لە سوورێژ 1995 ئەو ژماری یەکجار زۆرە بۆ نەخۆشەکانیش 1990 هەتا هەشتا ئەوەی کە لەسەر چ ڕادەوەست لەسەر ئارنۆت ڕادەوەست ینی هەر یەک کەس توانای هەیە ئەو نەخۆشیە بۆ چەند کەس بگواستەوە ئەو یەک لە خاڵەکانە زایدن کوشندەکان ئەوەی کە سەرچاوەکان باسی کۆڕۆنی دەکەن کۆڤید 19 دەکەن کە لەوانەشە ئەو ژمارە بگۆڕدێت چکە ئەمەدەزانین ئەو پەتایشتا نەبووتە ساڵک بەڵام بە پێی دوایین سەرچاوە دەڵێتم لە 150 بۆ 167 کۆمەلگایەک تووشی ئەو پەتایە بن دەم ئێستا ڤاکسینمان نییە بۆیە باسی ڤاکسین ناکەین لەو کاتێ ئەمە دەکات بەرگری بە کۆمەڵمان پەیدا کردیا زۆر بەڵام باسی خاڵستان لە خڕێ ئفلیجی و سوورێژە و ئاوڵە ئەوانە بەو شێوازە کۆنتترۆل کراوە کە زۆربەی زۆری دانیشتوانی ئەو کۆمەلگەهەیە گرتوێتی و یان پێکوتە بەڵێ ئەی ئەمفلۆنزا کە ساڵانە دووبارە دەبێتەوە ئەو هۆکارەکەی چییە کە مەسەلەن بۆ نابێتە بەرگریەکی بە کۆمەڵوانیە سارە گرنگە ئەوە لێرە چمان هەیە ئەمفلۆنزە ڤایرۆسە بالمناسبە دەمەوێت باسی ئەوەی بکەم ڕۆژانە بیسی مەسەجم لۆدێتن وەڵا کەشف بوو کۆڤید 19 یان کۆڕۆنەس ئەو سارس کۆڤید 2 بەکتریایە و بە 5G نەقل دەبێت ئەو شتانەتە ئێستا هیچ بنەمایەکی زانستینی ئەو ڤایرۆسە و سینگل ستراندد RNA واتە یەک RNA خۆی لە دەرەوە هەر هیچی پێ ناکرێت بەڵام کە ڕایبۆسۆمی ناوخانەکەی کۆنتترۆل دەکاتن خۆی کۆپی دەکاتن زیاد دەبیت لەبەر ئەوەی یەک RNA زۆر توانای هەیە خۆی بگۆڕێت بە ئینفلۆنزەوە بە H1N1ەوە بە H1N1 ینی کەواتە ئینفلۆنزا هۆکارەکەی ئەوەیە گۆڕانکاری میدیشن بازدان ڕوودەدا لە ئەوکەی بزانە ئێستا تو یەکجار تووشی سوورێژە بیان ملەخرەبی تاو بەرگری پەیدا دەکەیت بەڵام لە ئینفلۆنزی خۆی دەگۆڕی شفت و درفتی هەیە کە خۆی گۆڕی بەرگری لە شت خانەکانی میمۆری نایناسنەوە کە نایناسنەوە بە ڤایرۆسە چنوێ لە قەلبی دەدا ئەو یەک لە مەترسیەکانە ئەمە دەترسین کۆڤید 19 بێن ڤایرۆسەکەی سارس کۆڤید 2 وا بکاتن خۆی بگۆڕی خوانە خواستە هینێکە ئەوانەی بەرگریشیان پەیدا کردیا و ڤاکسینەکەش ئەوها سەرکەوتو نابیتن کەواتە ئەگەر بە ئەنفلۆنزای دابچی ئەبێ ساڵانە هەموو نوعیشی تایبەتی ڤاکسین یان حەسەب کۆمەلگا لەکوێ چی زیاترە چکۆ ڤایرۆسەوە وایە بڵێ ڕەنجی ئەگەر ئۆتۆمبیلێک بە ڕەنجی خۆی بگۆڕێ ژمارەی لەو حەکەی بگۆڕێ کە دێتە ناو خانەکانەوە نایناسنەوە باشە دوو ڕێگامان هەیە وەنیا یەکیان بە خۆی بڵاوێتەوە کە ئەوی کەوتت بەڵام ئێستا ڕێگای ڤاکسین ئەگەر باسکەین کە ئەو ڕێگایی کە ئێمە هەمومان چاوەڕێکین ڕۆژێک لە ڕۆژان هەل لەسەر لەناو ئەم بەرنمەیە ئەو هەواڵ ڕابگەیەندرێت کە ئەو ڤاکسینە کار دەکا کار ینی ڤاکسین دروستی دەکات ینی کە بڵاوێتەوە بەناو کۆمەلگای تەواو دیوارێک دروستەکە لە بینی کۆمەلگە و ڤایرۆسەکە دکتۆر دوو زانیاری یەکەم ئێستا باسی ئەوەی دەکەن لەوانەیە
جاری بەس ئەگەرە کەەوە کۆڤید 19 وەکو سوورێشکە و ینی مێکوتە و شتوای لێبێتن نازان بەس لەوانەیە ئەگەرە آخر مەبەستە چی ینی یەک جار کە ینی کە ساڵانە توش بووی یان ڤاکسینی دووەرگرتەوە بەڵام من دیسان دووبارە دەکەم مەترسی لەسەر ئەوەی خۆی بگۆڕیتن لێرە ئەگە ئەو ڤاکسینە یان سەرکەوتوو بوو هاتوو بەکارشمان هینا و بەرگریەکی وایدانێ بۆ چەندین ساڵ بەرگریمان لێ بکە ئەو خەبەرە خۆشەکەی بەڵام ئەگە وەکو ڤاکسینی برێن ئینفلەوەنزەی بی و پێویست بەوەی بکە ساڵ بە ساڵ ڤاکسینەکە نوێکرێتەوە چونکو ڤایرۆسەکە کۆدی خۆی گۆڕیا لێرە دوو شتمان دەبێت یان دەبێت هەموو ساڵی ڤاکسینێکی نوێ لە خۆمان دێن یانش ئەوها سەرکەوتو نابی بەو ئەوەی یانیش ئەگەر ئومێدمانەوە بێت زانیاری زیاتر لەسەری دروست بێ و بزانین شێوازەکەی و دەرمانێکی چارە سەرکردن بەڵێ بەس زانایان لەم زۆر باشتر دەزانن تەمان 100,000 زار لەم باشتر دەزانشتانە فکریان لەوەش کردیتەوە لێ لە دوو شەفرێکی دەگەڕێن لە دوو ڕێگایەکی دەگەڕێنکەوە مەسەن هەیە لەسەر بەس بۆ ئەچەند لەسەر ئەنزیمەکی ئیشێ دەکەن هەیە لەسەر شوێنی ئەو ڕسیپتەرەکان ئیشێ دەکەنکەوە بەرگریەکی زیاتر و بابرێن دێمبرۆ سپێکترم بێ لە بۆ ئەگە ڤایرۆسەکە خۆشی گۆڕی ڤاکسینەکە ئەو توانای هەبیتن بۆی لەسەوەی ئیشێ ڕقەمی شاسیەکەی بدۆستنەوەنی ڕقەکەنا گۆڕێ ڕێگای دووەم ئەوەیە کە بە سروشتی توش تاوان هەفتایەکە تاوە ئەمە دەبی زیاتر دانین بەس وەرە سەرچاوەکان دەڵێت 50 بۆ 60 دەکات بەس ئەگەر دکتۆر 170 توش بێت خوانە خواستە چەند کەس گیان لەدەست دەدە ئەگەر بە ڕۆژە بیرکاریەکەی تەماشاژماری دانیشتوان حساب دەکەی بە پێوی حساباتەکە دەکەی کە لە کوردستان لەوان ژمارەکە زۆر لە زیاتر ئێمە ئێستاگە لە کوردستان حسابی خۆمان بکەین 5 هەرێمی کوردستان نازانم لەسەر ئەو ژمارەیە لە خۆم بە نمو نەدەینەوە ینی ئێمە ئەجا لەگەڵ ئەوە سوۆسیال میدیا و هەواڵەکانمان پڕ بۆ لە هەواڵی گیان لە دەستدان و لە دەستدانی ئازیزان جەخواانە خواستە ئەگەر بگاتە 170 کۆرەنەک 140 خەڵکیش توش بێ ئێمە هەم لە ڕووی دەرونی و کۆمەڵایەتی و کە ئێمە خەڵکانی عاتفین و هەم لە ڕووی وەکۆی دکتۆر هەڤاڵ ئاماژەی پێکرد کە ناتوانرێ پێشوازی لەو هەموو نەخۆشە بکرێ بەداخەوە ئەوە کاتەیەکەوە وەکو تەبێژی وەزارەتی تەندروستی ژووتی کە لە کۆنتترۆل دەرەچێ ئەگەر ڕێژەکە زیاد کاتن هەینێکە ئەو نەخۆشخانە توانای ئۆکسسیجین و توانە لۆجستیکی ئەوەندە کەم دەبتەوە توانای مرۆیش ئەخەمە چەند پسپۆرمان هەیە کە بەردەوام بەسەرێندا بسترێتەوە ئەوەندە کەم دەبتەوە تەوەقۆی دەکرێت ڕێژێ مردن بەداخەوە زیاد بیتن بۆیە ئینشاڵڵا ئەو شتە نابیتن ینی ئینشاڵڵا هەر لەژێر کۆنتترۆڵ ئینشاڵڵا لەژێر کۆنتترۆل دەبێت بگرە لەسەر ئەو بەرگری بە کۆمەڵ ئەوانی کاکتۆر باسی کرد بەڕاستی ئێستا هەندێک لە زانایان کاکتۆر تا حدێک بەشێکی کەمیان زۆرەکە هە لەسەر ئەوەیە کە بەرگری بە کۆمەڵ دروست بێ باشە بەڵام بەشێکیان تقریبا تۆزێک ساحبیان کرد کشاینەوە لەو بیرۆکەی ئەویش لەبەر ئەو پرسیارێن کە باس کرد یەک لەوانە ئایا ڤایرۆسەکە خۆی دەگۆڕی یان نا دوو ئایا تا چەند ئەو مەناعی کە دروست بووە تا چەند دەمینێتەوە مانگەکە دوو مانگە ساڵەکە کەس نازانین ئێستاشان تەستەیە دەکرێتن کەسی وا هەبووە پێشی 4-5 مانگ توش بووە دواتر فەحسی مەناعەکە و جێتەنەکە تەماشا دەکەن نیتی ئایا هەلە بدایەتە دروست نەبووە یان ئایا ئەوەتە دروست بوو دواتر نەمایارێکی زۆر ماوە هێشتا بۆ بەڵامی نییە بزەبت و جارێکی ئایا توش دەبوو یاننا پەیوەندی بەو پرسیارانەوە هەیە ئێستا مەسەرەن مێکوتە باست کرد کۆنتترۆلە و ڤاکسینی هەیە کە مەناعەکەی دروست کرد مەفرۆزە توش نەمیتەوە بەڵام بەپێی هەموو لێکۆڵینەوەکان نزیکەی 105 ئەوانی کە مێکوتیان گرتیا جارێکیگە توش دەبنەوە ئەوەش احتیمال توش بنەوە جارێکتر هەیە وەکە توشش بێتێ بەڕاستی لەبەرەوە ڤایرۆسەکە نوێیە تاوەکو ئێستا زانیاریەکان تاوە لە بەردەستنینە لەبەرەوە هەموو قسەکان کە دەکەین بە ئەگەرە بەڕاست کاکتۆرش باس کرد لەوانەیە ئەوە ئەگەرە لەبەرەوە ناتوانانی قەراری نهایی بدەیت کە ئەوە بزەبت ئایا چارەسەرەکەی هەیە مەناعەکە دروست دەبێت یان نابێت باشە بۆ یەکێک لەو ڕێگەیانی کە مەسەلەن ئێمە بتوانین بەرگری بە کۆمەڵ پەیداکەین ئەگەر ئاوڕ بێتەوە ئەمایان پرسیارەکە لە بۆ توێ چۆن توشبوون بە کۆڕۆنا هێواش بکەینەوە وڵا چۆن هێواش بکەینەوە ئەهلە بداتەوە باسی ئەومان کردیامە هەموو بەرنامەکان لەمانجزی بە تاوەکو ئێستا هەموو هەدەفەکە ئەوە بۆمان کورتکەرەوە ئەمە حەزمان لێ کورتی کەیتەوە بڵێ کاکە ئەو هەموو بەرنامەیەکە قسەمان تێدا کردەوە دەمانێت ئەو دوو کەلیمە باسمان کردیانی لە هەم بەرنامەکانش نە هەر بەجددی ئەما گەر بمانەوێت بەشێکی زۆری خەڵکیش با گریمان وای لێ هات فکرەکە بووە ئەوە کە بەرگری بە کۆمەڵ دروستکەین ینی لە هەر مانتیقێک لە هەر شارێک لە هەر پارێزگایك خەڵکێک ببێتە دیوار و بەرگری نێڵێ بڵاو بێتەوە بەڵام ناشمانەوێت لە یەک کاتا یەکسەر کێرڤەکە بێ بە وانە خۆی فەلسەفەکە ژوایە و لێرە ژوەزیری تەندروستی نا ئەو بەرنامێش ئاماژەی پێکردووە کە ئێمە
هەر چۆنێک بێ کێرڤەکە نەهێڵین زۆر بەرز بێتەوە بیهێنینە خوارەوە ینی فلاتە کێرڤ دوایش اینجا زۆر بە ڕێژێکی وابێ فریا بکەوین ینی فریا بکەوین نەخۆش چارەسەر بکەین فریا بکەوین کەسەکە باری دەرونی نەڕوخێ لە ناو نەخۆشخانەکە احتیمامەکە زیاتر بێ چکە تو هەتا زۆر بێ احتیمامەکە نامێنێ کەواتە قەسدەکەی من لە هێواشکردنەوەکە بۆی ئەگەر هەر ڤاکسینیش نەیە بەڵام ئێستا بۆ نمونە ئەوە جەژن لە پێشوێ دێ وەڵا بەجددی ڕاستە دکتۆر ڕازانی مەسەری هێواشکردنەوەکەی هەموو ئەو ڕێکارانی کە لە سەرتاوە باسکرێن تاوەکو ئێستا هەمووی پەیوەندی بەوەی هەبووە کە ببێتە هۆی هێواشکردنەوەی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە لێرە بە تەنیا دەستگای پەیوەندیدار و لایەنە پەیوەندیدارەکان ناتوان ئەو ڕۆڵە بگێڕن کە ببنە هۆکاری سەرەکی هێواشبوونەوەی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە بەڵکو هاوڵاتی ڕۆڵی سەرەکی هەیە تا چەند لێرە هاوڵاتی باوەڕی بەوەی هەیە کە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە هێواش بکاتەوە تا چەند هاوکار دەبیتن لە جێبەجێکردنی ڕێنماییەکان لە هەر خۆی بەبێ ئەوەی حکومت پێت برێتن قەدەغەکردنی تێکڵابوون ینی ئەو بۆنە کۆمەڵایەتەکانت پرسێت هەر ئاهەنگی بێ هەر کۆبنەوە بیتن حتا شوێنە ئاینیەکان بەڕاستی ئێستاش ئەمن هەندێک بڕیار دەدرێتن بەڕاستی لەگەر ئەوەی نیمە ئەو شوێنانێک کە پەیوەندی بەوەی نییە کاریگەری هەبێ لەسەر ژیانی ڕۆژانی خەڵک و دابینکردنی قوتی خەڵک ئێستاش لەگەڵ ئەوەی من نەکرێتەوە بەڕاستی بە تایبەت ئەو شوێنانی کە کەسانی بە تەمەەن زیاتر لێک کۆ دەبنەوە کە ئەوان احتیممالی ئەگە توش بن احتیممالی گیان لە دەستدانیان بەداخۆ زۆر زیاترە ئەوان زیاتر نەخۆشی درێژخایانیان هەیە لەبەر ئەوە دەکرێت ئەو شوێنانی کە تاڕادێکی زۆر کاریگەر لەسەر ژیانی خەڵک نییە بابەدا خراپ بنێتەوە یەک لە هۆکارانی کە هێواشی بکەینەوە ژیان بە ئاسایی ببێتەوە بە ڕێنمای زۆر تون بەڵام ئەو شوێنانی کە هیچ کاریگەر لەسەر ژیان نییە هیچ گرفت نییە لەوەی کە چەند مانگەشکە تاخیر بکرێتن و جگە لەوەش بەڕاستی تۆرەز ئەو خاڵش باز بکەم چکە ڕۆژان توشمان دەبی لەگەر ئەو تیمانی کە ئیش دەکەین ئێستا لە هەموو شوێنەکان بەڕاستی ینی تۆزێک زەحمت بێ ئێستا چارەسەرکردن بەرهۆی ئەو ژمارە زۆرەی توش بووان ئێستا ئەگەر هەبووە تیمەچکە هەبووە تیمی پزیشکی بتوانین ئەو تیمەت هەموو بگۆڕی باە تیمەچکە دانەبایە من ئەکیدم خزمەتگوزاری تەندروستیش زۆر باشتر دەبوو چکە بەڕاستی هیلاکەکی تەواو بە هەموو پزیشکان و کارمەندانەوە دیارە کە لە هێڵی پێشەوەی شەڕەکەن بەڕاستی لەبەرەوە هاوڵاتی ئەگەر هاوکار نەبێتن بەو شێوەی ئێستا زیاد بکاتن جگە لەوەی کە هۆکاری مردن بەخۆ زیادی بە پێی ژمارەی توش بوون لە هەمان کە لەوانەیە خزمەتگوزاری تەندروستیش لەو حالەتە وەکو پێویست نەبیتن ژمارەکە زیاد بکات ینی بە کورتی و مختصەڕی ئێمە بێ هیچ ڕێگایەکی ترمان نییە تەنها هێواشکردنەوەی ئەم توشبوونەیە هەموو دنیا خەریکن هەموو وڵاتانی پێشکەوت و خەریکن ئێمەش بە پێی ئەو توانایی کە لە هەرێمی کوردستان هەیە پزیشک و پەرستار و تەندروستکار بە شێوەیەکی گشتی و هەموو مؤسساتە تەندروستیەکان هیچ ئیشوکاریان نەماوە بەس خەریکی کۆڕۆنای نوێن کە هەمووشمان دەزانین زۆربەی زۆری خانەوادە و بنەماڵەکانی شتێدا هەیە نەخۆشی تری هەیە نەخۆشی درێژخایانیان هەیە نەخۆشی خوانەخواست شێرپەنجیان هەیە کەسانێک هەیە نەخۆشی وایان هەیە کە پێویستیان بەو نەخۆشخانانێ سەردانکەن بەڵام ئێستا ئەوان ینی ئەگەر بێن لە بەرچاوی خۆمان ئەگەر ئێمە پابند نەبین بەلایەکی ترەوە زەرەر لە هاوڵاتیانی خۆشمان دەدەین کە ئەو هاوڵاتیانەی کە توانای داراییان نییە بڕۆنە نەخۆشخانە تایبەتەکان بڕۆنە کلینیکە تایبەتەکان پێویستیان بە نەخۆشخانە حکومیەکانە چەند ئێمە زیاتر ئاگامان لە خۆمان بێ و کێرڤەکە هێواش بکەینەوە ئەو کاتە ئەو نەخۆشانەش دەتوانن چارەسەری خۆیان بگرن بەڵام سەرشتان بۆ پاکێجێک ڕادێکێشم کرد دەربارەی پزیشک و پەرستارانە لەگەڵ ئەوەی تەواوی کاتەکانیان بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرەسی کۆرۆنای نوێ و چارەسەرکردنی توشبوانی ئەم نەخۆشیە بەخشیوە لە هەمان کاتدا بەردەوام چاودێری باری تەندروستی ئەو کەسانەش دەکەن کە لە ڤایرەسەکە چاک بوونێتەوە ئەمە ژوای کردووە لە ئاستی جیهانیدا ستایشی کردی تەندروستی و دامەزراوە پەیوەندیدارەکانی هەرێمی کوردستان بکرێت کە توانیویانە سەرکەوتوانە ڕوبەڕووی مەترسیەکان و بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنای نوێ ببنەوە. تەواوی هەوڵەکانیان بۆ ڕزگارکردنی ژیانی ئەو هاوڵاتیانەیە کە ڤایرۆسی کۆرۆنا بۆتە مۆتەکەیەک لەسەر ژیانیان. جگە لە چاودێریکردنی توژوانی ناو نەخۆشخانەکان بەردەوام پەیوەندیشیان لەگەڵ ئەو کەسانە هەیە کە چاک بوونەتەوە. تەندروستی چۆنە کاک عەبدوڵڵا؟ ئەی باشە حرەکە و جوڵەوە هەیە لە ماڵەوە ئیسا پێتەکرێ؟ تقریبان 4 بۆ 5 نەخۆشمان هەبوو تەمەنیش هیان هەبوو ئەوانە تقریبان لە بینی 55 ساڵ هەتاوکو 70 ساڵ
وەزعیان ناجێگر بووە وەزعیان زۆر خراپ و زۆر سەقەت بووە بە سەختی تووشی کۆرۆنە بوون نەختی مزعفاتیشیان هەبوو کە ئێمە ئەوە دامانە ئەگەری مردیان زۆر بوو ڕاستی پێتەڵێم ئەگەری مردیان لە سەدانەوە زیاتریش بووە بەڵام شکر بۆخوا بە پێی عیلاجی خۆمانە هەنێکیانە پلازمەشی بەکار هێناوە هەنێکیان بە پێی پرۆتۆکۆلی تازەکە پرۆتۆکۆلی نیویۆرک بەکارمان هێناوە لەگەڵیانە نەجات بوون. لە هەفتەیەکدا 3 تا 4 جار سەردانی ماڵی ئەو کەسانە دەکەن کە نەخۆشی بە تەمەنیان هەبوو و توانیویانە ڤایرۆسەکە تێپەڕێنن. ئەمە بەتەمای ئینشاءالله کە بە تەواوەتی توانات هەبێ و ئەتوانی بە ئاسانی دایە گێلاس تەمەنی 72 ساڵە و چەند نەخۆشیکی درێژخایەنی هەیە. باسی قۆناغەکانی توشبوون و تێپەڕاندنی ڤایرۆسی کۆرۆنا دەکات. من کە بردراوم بۆ ئەو خستەخانەی پەڕۆیم بە هەموو جۆرێک هەوریان لەگەڵایاوم شەو هەتا بۆ بە 2 شەو 3 شەو من دکتۆرم بە دیارەوە بووە ئەڵشامەوە هیچم بۆ نەئەخورا و کەسم ناناسی کەسم ناناسی یعنی بڕوا بکە ئەمە هیلاک بووم ئەنجایەتی زۆرم بۆ هاو وتم ڕۆڵە بمبەن بە خستەخانە ئەوە بووە هێنانە بە خستەخانە نمونەتان هە زۆر بێ خوای گەورە دوعای خێرتان بۆ کەم ئەوە دوای هەفتەیەک بەرەو باشی ڕۆشتم زۆر سپاسی دکتۆر سامانەکەم هەوڵ و تەقەلای زۆر و عیلاجی باش و لەخوا بەس زیابێ ئیتر کەوتمەوە وردە چاوم کردەوە. بەشێکی زۆر لە توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا ئەو کەسانە بوون کە لە ناوڕاستەکانی تەمەنیاندا بوون. زۆر بەشیان دوای ململانەیەکی زۆر لەگەڵ ڤایرۆسەکە جارێکی دیکە باری تەندروستیان جێگیر بۆتەوە. ئەمە ژوای کردووە لە ئاستی جیهانیدا ستایشی کەرتی تەندروستی و دامەزراوە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بکرێت. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی. بێگومان دووبارە 3 بارە 1000 بارە دەستخۆشی و پێزانینی تەواو بۆ سەرجەم پزیشکان و تەندروستکاران و کارمەندانی تەندروستی و هەموو ئەو ناوە جیاجیانە پەرستار و تەنانەت کارگوزار و تەنانەت شۆفێری ئەمبولانس و هەموو تەنانەت سێکیوریتی ئەو نەخۆشخانانە و هێزە ئەمنیەکانی کە سەر و ماڵی هاوڵاتیان لە ماوەی ئەم پەتایە پاراستویانە و لە وەختی کوارنتینەکەش هاوکار بوون سوپاس و ستایشی بێپایان کە هیچ شتێک ناتوانرێ نە بە قسە نە بە هیچ شێوازێکی تر بتوانرێ حەقی ئەو ماندووبوونیان بدرێتەوە دووبارە ڕێز و سڵاو قبول بکرێ. باس لە پاکێجەکە بینیمان گێلاسخان چاک بۆتەوە و مەشاکیلیشی زۆر بووە بەڵام خۆشبەختانە پزیشکان و کارمەندان بەردەوامن لە سەردانکردنی. پرسیارێک هەیە کە زۆر دەکرێت دەڵێ هەندێک جار ئەو نەخۆشانەی کە دەچنەوە ماڵەوەش هێشتا ینی پەیوەندی دەکەن دەڵێن نیشانێکی وامان هەیە یان شتێکی وامان هەیە ئەو حاڵەتانە چی بکرێ باشە دکتۆر هەڤاڵ یان مەسەلەن لە ڕۆزانستیەکەی و معنای چیەوە؟ بەڵ ئەو پرسیارە بەڕاستی کاتێکی گرنگ بکردێت چکە ڕۆژانە ئەو تەلەفۆنانێک کە دێن ئەکەید و سەرجەم پزیشکان و حتا کارمەدانی تەندروستیش ئەو پرسیارە زۆر دەکرێت ئەو کەسێک کە چاک گوتووە گەڕایتەوە مارێ تەلەفۆن دەکات زۆربیان ڕقمی وەردەگرن ڕقمی ئەو پزیشکی کە سەرپشتیارەتی وەردەگریتن ناسیاوەتی و برادایەتی دروستە بێ لەگەڵ بەڵێ تەلەفۆن دەکەن چەند زاریان پرسیما باسی ئەوە دەکات کە هەندێک لە علاماتەکانی یان علاماتێکی مایە معنای دەترسێت لەو دەرسێتتر معنای ئەوەی کە چاک نەبوومەوە تەمان بەپێی لێکۆڵنەوە جیهانیەکان دوای لێکۆڵنەوە کە لە بۆم هاتیە لەسەر ئەو وەزعی لە هەموو عالم دیارە ئەو مشکلێ هەیە چەند لێکۆڵنەوەیشیان کردیە بە داتا تەمان باسییان کردی یەک لەوانە کە ئەوانی کە تەخریز دەبن کە دەگەڕێنەوە لێکۆڵنەوەکە لەسەر 143 نەخۆش کرایە لەمەوەی زیاتر لە مانگەک وەکو ڕێژە وەکو ژمارە باسی کردیە دەرێ لە 112.6 ئەوانەی کە چاک بووینەوە 112.6 یان تقریبا نزیکەی 113 کە تەخریز بووینە تەنها لە 113 بەتەواوی چاک بووینەوە کە هیچ علاماتێکیان نەمایە تەنها لە 113 باقی ژمارەکەی دی کە ئێستا باسی دەکەم بەلایانی کەم یەک لە نیشانەکانی مایە هەردەیمینێتن ینی لەوانەیە بە 4 هەفتە 6 هەفتە جار هەیە لەوانێ بگاتە 2 مانگ
حەزمان لێ نیشانەمان پێ بڵێ کە زیاتر ئەگەریمانیان لەبەرەوە جێی ترز نیە بەڕاستی ینی کە شەر نییە ئەو کەسی کە یەک لە علاماتەکانیان زیاتری هەبوو وا حەز بکە کە چاک نەبییتەوە نە چاک بیتەوە بەڵام ئەوە لەوانەیە فترێک لەگەری دەبیت دوایان نامینێتەوە لە 32 نەخۆشەکان یەک یان دوو نیشانیان هەبووە یعنی لە 32یان پاشی کە تەخریج بوو على ئەساس ئەو چاک بیتەوە دوو فحصیلۆ کراکە نێگەتیڤ بووە نیشانەیەک یان دوو نیشانیان هەبووە ئەوەی کە تاکە نیشانە کە نیان بووە تەنها تا بەرزبوونەوەی پلیگەرمیلەش چونکە ئەوە بەڕاستی کە هەبوو معنای ئەوەیە هێشتا ڤایرۆسەکە ئاکتیڤە لەبەرەوە تایان نەبووە بەڵام وەکو علاماتەکان کە مەسەلەی بێتاقەتی کە ئێستا زۆر باوەنە نەخۆشەکان ئەوانی کە داخل ئەوەی کە لە مارێ هەمووی 153 زیاتر لە 153یان بێتاقەتیان مایە ینی هەتا زیاتر نزیکەی مانگەک و زیاتریش بێتاقەتەکەی هەرما بوو ئەوە یەک لە نیشانەکانە تەنگە نەفەسی زیاتر لە 143یان هەز دەکات سینجی توندا تۆزە تەنگە نەفەسەکەی هێشتا مایە ئەوەش زیاتر لە 143 ئازاری جونگەکان زیاتر لە 127 ئازاری جونگەکانیان هەبووە یاخود ئازاری سینگ زیاتر لە 121 ئازاری سینجی هەیە زیاتر لە 144یان باسی ئەوەی دەکات کە ژیانی وەکو جاران نەمایە هەست دەکات گۆڕانکاری پێداهاتی و مرتاح نییە ئەوە زیاتر لە ڕووی دەرونیەوەیە یعنی هەتا لە ڕووی دەرونیەوە کاریگەری تەواوی تام و بۆنەکەش هەر ئەمێنێ دکتۆر هەفاڵ تام و بۆنیش بە هەمان شێوە هەیە بە خلالی 5 ڕۆژ بە هەفتەك بە تەواوی چا دەبیتەوە و حالەتی هەیە دەگاتە 4 هەتا 6 هەفتە لەوانەیە یەک لە تامکردن یان بۆنکردن یان هەردووچی لە دەستدا 4 بۆ 6 هەفتە لەوانێ ئەوجە بگەڕێتەوە یەک لە لێکۆڵینەوەکان باسی ئەوە کرد لەوانەیە هەتا 3 مانگ بڕاتە مەسەلەی ئەو تامکردن بۆنکردن لەبەر ئەوە پێویست بە دڵەڕاوچی ناکە بەڕاستی ئەوەی کە گرینگە تەنگە نەفەسیەکە تەنگە نەفەسێکی زۆر کە هیلاشی بکاتن پاش ئەوەی تەخریج کرا ئەوەی نەمینێتن ئەوی دی ینی هەندێک نیشانە گیان دو نیشانە زیاتر کەمتر ئەوە دەمینێت تاوەکو ماوەک دواتر مشکلان نامین دەست خۆش بێ زۆر گرنگ بوو باشە دکتۆر شێروان وەکو پسپۆڕێکی بواری کەرەندامزانی و کە دەزانی خانەکانی لەشمان بە چ شێوەیەک کار دەکەن ئەگەر پێمان بڵێ کام لەو نەخۆشیانە لە هەر هەمویان خەتەرترن بۆ کەسێک ئەگەر هاتوو تووشی خوانەخواستە کۆڕۆناش بێ لەگەڵی ینی مەسەلەن هەیە تەحدید بڵین لەوانێت تۆش ئەو حاڵەتانە زۆر بەس مەسەلەن بڵێ ئەم نەخۆشە ئەگەری دەربازبوونی لەوانەیە زەحمەتتر بێ لەبەرەوەی فڵان نەخۆشی هەیە هیچ شتێکی وا هەیە دەرکەوتووە ئەو حاڵەتە لە توێژینەوەی لە فەڕەنسا کرا دیتیان شارۆچکەک لە فەڕەنسا ڕێژەی مردنی گەلک زۆرە گەیشت ئەو حدێ باسی 160 بکەن 160 ینی زۆر زۆرە 160 توش بۆکان کە داخل کراون ئەنی تووشی برێن ئەو بوو دیتیان ئەوانە بە زۆری ئەو شارۆچکە لە فەڕەنسا نەخۆشی شەکریان هەیە ئەو یەک دووش لە ئیران هەمان توێژنەوەی جارش کرد باسم کرد دیتیان بە زۆری ئەوانی بە توندی توش دەبن و ئەگەری گیانە دەستدانیان هەیە قەڵەون ئەو دووەش ئەو دوو فاکتەرە قەڵەوی لەگە شەکرەی یەک لەوانە کە ئەگە بێت و پێکەوەش هەبن هەم قەڵەوبی هەم شەکرەتەبی مەترسیت زیاد دەکە ئەگەر ئێستاش هاوڵاتی تەماشا من دەکەن گیان لەو قسەیە لە بە ئەو نییە بیان ترسێن لە بە ئەومە پارێزی بکەن لە شەکرەکەی دەرمانی خۆیان باش بگرن زوو سەردانی دکتۆرەکان بکەن تامان زائیدە نەخۆشی دڵی پێشتر ئەوانەی COPD برێن نەخۆشی تەنگە نەفەسیان هەبوو چڕەبوو بیچێ هەوکردنەکی سیەکان بکەن لەگەر ئەوەی کە با بڵێن ئەوانەی خوێنمەین و چێشی خوێنیشانی ئەوانە زیاترە بەڵام ئەمن باباسی هەولێرش بکەم لە ئەو تقریبا نازم بزەبرێن سە چەندی حالەتەکان کە دیتیتم ئەوانەی دیتم ئەو ماوەیە کە برێن بە زۆریان شتەکی سێرممان تێبینی کرد یەک خۆی دەزانی شەکرێ هەیە دەرمانەکەی بەجێهێشتی ئەو یەک دووش ئەوڕۆ دوو نەخۆشی نوێم ینی کە گومانی کۆڕۆنم لێ دەکرد هەردووچیان نیان دەزانی شەکرەشیان زۆر بوو حتا ئەوانەی کە دەزان ئێستا لە قسەکەم تێدەگەن هیمۆگلۆبین A1C چاردە بوو ئاگادارج نەبوو واتە ڕۆژانە تەبەن دەتان برێن لەو ماوەی 20 حالەتم هەبووە چکە من کە پشکنینە بۆ دەکەم حەز دەکەم بزانم نەخۆشی تری هەیە نەچکەوە کاریگەری لەسەر دەرمان لەسەر ئاوتکەمەکە لەسەر دەرئەنجامەکان شەکرە لێ لە ملەتیمەش ئاگادار بن یەک لە مەترسیەکە بەڵام ئەگەر شەکرەی کۆنتترۆل بێ ئەوکو کەسێکی ئەگەر شەکری کۆنتترۆل بی پارێز بکە لە خواردنەکەی چ قەڵەو بی چ شەکری هەبیتن باری تەندروستی بە کۆڕۆناوە زۆر باش دەبیتن تۆ هیچ وڵا لەسەر ئەوەی شەکرەکەی و لەسەر ئەوەی کە ئەوان وزدیان زۆرە قەڵەوی بەڕاستی ئەوەی کە بەچای خۆم لە یان واقع نەخۆشەکان دەیبینم ئەوەی کە قەڵەوە ئەگەر
تووشی هەوکردنەکە نەبیتن هەوکردنی سیەکان تا ڕادێک باشە بەڵام کە توش بوو زۆر بە زەحمە لێ قوتار دەبێت ئەوانی کە وەزنیان زۆرە و چەند حالەتێکی گیانە دەستدانیشە بووە تەنها ینی بە تەسەوڕم تاکۆکار ئەو بە کە وەزنیان زۆر بووە ئەگەنا هیچ نەخۆشتریان نەبووە مەسەلەی شەکرەکەی باسیوەتت کاکتور گوت نامێ بیان ترسێن بەس وڵای با بترسێن لو نەترسێ وڵای شەکرەتە کۆڕۆناژەکە بگری زۆر زەحمەت کۆنتڕۆڵ ئەوە کاکتۆر لە خەستەخانەی دایان مشکلەکان بەڕاستی کۆرۆناکە کۆنتترۆل دەکەی بەڵام لەبەر شەکرەکە کۆنتترۆلنی بە تەواوی ناتوانانی لەو جەوەی ناو خەستەخانی تەواوی بلێ کۆنتترۆل بکەیت بە بەردەوام ئەو نەخۆشە گرفتی هەیە مرتاح نیە ئازاری هەیە ینی هەندێک هۆکە هەندێک نیشانە بازەکە کە هەمووی علاقی بە شەکرەکەی هەیە لەبەر بەڕاستی شەکرەکە و مەسلەی ئەو وەزن زۆریەی زۆر گرنگە هە لەبەر ئەو هۆکارەشە ئێوە هەموو جارێ ئامۆژگاری دەکرێن ئەو پزیشکانە کە دەڵێن کاتێکە تووشی ڤایرەسەکە دەبی بە هیچ شێوەیەک خواردە مەنیە پڕ لە کاربۆیدراتەکانی وەکو نان و شەکر و برنج و ئەوانە کەمکەرەوە چونکە ئەوە زیاتر بنزینی زیاتر دەداتە ڤایرەسەکە بەڕخسەتی ئێوە گرافیکێک حاضر کراوە دەربارەی هەڵەباوەکان لەم ماوەیە کە دەربارەی نەخۆشی کۆڤید-19 یان بڵین توشبوون بە کۆڕۆنا کە هاوکارانم ئامادەیان کردووە ینی ئێمە کۆمەڵێک لە بیدایەتەوە کۆمەڵێک ڕێو شوێنی تایبەت لەلایەن حکوومەتی هەرێمەوە جیرانە بەر خەڵکەکە بە سەرڕای ئەوەی کە کێشە و گرفتی ئابووری و کۆمەڵایەتی زۆریان بۆ دروست بوو تەنانەت خەڵکی ئێمە لە هەرێمی کوردستان کە بەلایەوە جەژنی نەورۆز جەژنێکی زۆر گرنگ و پیرۆزە قوربانیان پێدا لەبەر خاتری ئەوەی کە ئەو بەرگریە بە کۆمەڵە بە شێوازێکی هێواش دروست بێ و ئەو ڕێکارانە هێواش بخرێنەوە هێواش لا بدرێتەوە خەڵکەکە بە تێگەیشتێکی باشترەوە بچێتەوە سەرکارەکەی خۆی بەڵام بەداخەوە کۆمەڵێک شت ڕوویدا لە ماوەیەکی زۆر کەم لە هەرێمی کوردستان وەکو بڵێ لە ئاسمانەوە ئەم پەتایە هاتبێ لە چەند کەسێک قۆستیانەوە بۆ ئەوەی بە مەرامی خۆیان بەکاری بهێنن وای لێ بکەن کە مەسەلەن بەداخەوە ئەگەرچی ئەوانە میزداقیەت و ڕازگۆییشیان بەو ڕادەیە نەبوو بەڵام ڕەنگێک و دەنگێکی لە ناو کۆمەلگایە دروست کرد چونکە کۆمەلگای هەرێمی کوردستان بەوە جوانە کە دەنگی جیاوازی تایە ڕەنگی جیاوازی تێدایە بەڵام بەداخەوە بە مامەڵەکردن بەو شێوازە و هەڵی هەندێک لە سیاسیەکان بە تایبەتی کە دەستیان بۆ هەستیارترین نوقتە برد کە ئەویش لایەنی زانستیە کەسێکی سیاسی کە ئەگەر هاتوو جگەلەوە پسپۆڕی نەبێت لە بواری ئەو زانستەیە بە هیچ شێوەیەک نابێت ئەو ڕێگەی بەخۆی بدا کە قسە لەسەر ڤایرەسە بکە و گومان بۆ ئەو دروست بکە بڵێ ئەم ڤایرەسە بوونی نییە یان ئەم ڤایرەسە بە مەرامێکی تر بەکار هاتووە یعنی هەمومان ئەو حاڵەتەمان بینی وابزانم دکتۆر شێران دکتۆر هەواڵکە ئەمە وابزانم تۆ خۆت وەکو پزیشکێک دکتۆر شێران چۆن سەیریە چێگەکەی کە بەداخۆ زانیاری نەبێ لەو بابەتەیە و قسەی لەسەر بکە هەر کەسێک بێ کاکتۆر تەندروستی ئەگە بێت و لایەنی پارە و لایەنی سیاسەتی لێبینێ دەرێکە بە هەڵە بەکاری بینیتن تەندروستی بەخۆی ئیش بکە زۆر سەرکەوتو دەبی ئەگەریش سیاست و پارەکە دەیانەوێت تەداخڵکەم با بە پشتگیری بیکەن یانەگە سیاست و ئابووری پشتگیری تەندروستی کرد زۆر بێزێ واتە قل خەیرەن ئەو ئوسکۆر یانی ئەگە قسە چ خێرت هەیە بیکە ئەگەنا وسکرد بی لەو حالەتێ باشترە ڕاستە بە ئەمە وای کرد کە بەشێک بەداخەوە ئەگەرچی ڕێژەکەش هەم بێ بەڵام ڕاڕایی و شڵەژانێکی زیاتر لە خودی ڤایرەسەکەی لە ناو کۆمەلگای ئەمە دروست کرد و ئەوە بوو هۆی ئەوەی کە بەداخەوە هەندێک شوێن ڤایرەسەکە زیاتر بڵاو بێتەوە و ئەو متمانەی کە پێشتر کە هاوڵاتی بە دراوسەکەی خۆی و بەو کەسەی کە لەسەر جادە بوو کە ئەمنیەتی هەمووانی دەپارێز کە لەوانەیە خزم و کە سوکاری خۆیان بێ و ئامۆزای خۆی بێ و دراوسەی خۆی بێ تۆزێک درزێکی تێکەوت کە ئەمەش داوا دەکەین دنیایەکە کە ئێستا ڕۆژ بە ڕۆژ قەیرانەکان زیاتر دەبێت داوا دەکەین کە ڕجاءن لە مەسائلە زانستیەکان با کەسانی سیاسی پشت ببەستن بە ڕاوێژکاری زیرەک و تایبەتمەند لەو بابەتەیە ئەنجا بێنە سەر شاشە بڵێ وەڵاهی ئەم ڤایرەسە وایە یان وانە ئەگەر نا مێژوو ئەمەی بە خەتێکی تۆخ و جوان بۆ ئەنووسێتەوە و هەتایە خەڵکی ئێمە لەبیر ناکە کە لە ڕۆژێکی وایە کێشەیەکی وایەن دروست کرد بێت هەڵی ئابووری بریتە لە چی بۆ نمونە هەموو چین و توێژەکان هەموو لایەنێک هەموو کەسێک هەموو تاکێکی هەرێمی کوردستان تەنانەت بەوانی کە باری ئابووریشیان زۆر باش بوو
چونکە معادلێک هەیە لە بواری ئابووری چەندە ئێمە لی نازانین بەڵام ئەو کە خوێنراوەەوە کە بینرا و ڕۆژانە لە نەشرەکانی ئابووری گوێ لێە ئەو کەسەی کە مەسەلەن حتا ئەگەر لە ڕووی ئابووریشەوە پتەو بێ و بەقوت بێ لەوانەیە وەکو کاش وەکو پێویست لەبەردەستیان نەبێ لەوانەیە ناتوانێت ئەو چکە ئەو ئاعتیمادی لەسەرەوەی بەردەوام چ جای ئەوەی کە کەسێک چاوەڕێی ماگانەکەی بێ یان کەسێک چاوەڕێی لەوە بێ لەسەر عەرەبانەکەی 4-5 دینار پەیداکە یان بە ئۆتۆمبیلە تەکسیەکەی پارەیەک بەرێتەوە بۆ ماڵەوەی خۆی هەموو ئەمانە وای لێ هات کە ئەم ئیشانە نەما گەشتیاری نەما هەموو هاوڵاتیانی خۆشمان دەزانین مانجی 3 و 4 و 5 و 6 و 7 و 8 و هەتا دەگاتە مانجین و ئەوانە کوردستانی ئێمە دەرگای کراوەتەوە بۆ گەشتیارەکان خەڵکانێکی زۆر لەو گەشتیارانە سوودمەند دەبوون و بەڵام جۆرێک لە فشار دروست بوو جۆرێک لە هەڵە تێگەیشتێک لە ڕۆ ئابوووریەکەشەوە بوو کە بەبێ بەرنامە و کە بەبێ ڕێوشێنی خۆپارێزی و بەبێ گوێدانە ڕێوشێنی خۆپارێزی هەندێک لەو شوێنانە کرانەوە کە وەکو سا دکتۆر هەواڵیش باسی کردانەی هەندێک شوێن هەبێ ڕاستەوخۆ هیچ پەیوەندی نەبێ بە قوت و بە بژێوی خەڵکەوە کە زۆر ئاساییە بە تایبەتی کۆمەڵێک هەڵە ڕوویدا لە ئەنجامی بەداخەوە کە فشارە ئابوووریەکەش جیهانگیر بوو ئەوە نەبوو بڵێن تایبەت بە هەرێمی کوردستان بوو کە ئەمە ژوای کرد هەندێک تر ڤایرەسەکە بگوازرێتەوە سیاسیەکە و ئابوووریەکە میدیا ڕۆڵێکی لە هەندێک لەو میدیایانە ڕۆڵێکی تەواو خراپیان بینی چونکە ئەگەر هات و سیاسی بۆ خۆی هەر قسە بکە لەوانەیە ژمارەیەک ژیان لێبێ بەڵام هەندێک لە میدیاکان یان مەسەلەن ئەگەر کەسێکی بێوێت لە ڕۆ ئابوووریەکەی دەست بۆ خاڵە لاوازەکە ببە بەداخەوە کە ژمارەیان کەمە ئێستاش دەڵێمەوە ژمارەی ئەو میدیایانی کە هاتن ئەم هەڵەیان دروست کرد و دەنگۆی ناڕاست و بە بەکارهێنان و بە جوڵاندنی هەست و شعوری خەڵک کە ئێستا ئەگەر هاتوو هەر تاچێک لە ئێمە بێوێ ئەم ڤیددیوانیان کە ئەگەر هاتوو لە سوۆسیال میدیای خوان لا نەبردوێ هەمومان نتوانین بچین تەمەشاکەینەوە ئێستا ڕاستیەکەمان بۆ دەردەکەوێت کە ئەمەش پێویستە خەڵکی کوردستان بڕوانێتە ڕاستیەکان ئەگەر من ئێستا بێم قسەیەک بکەم پاش 6 مانجی تر خۆم لەو قسێ بدزمەوە پێویستە خەڵک هەڵوێستەی هەبێ لەسەر ئەو بابەتە بۆیە بەداخەوە ئەو هەڵە میدیایانە ژوای کرد کە بەشێک لە هاوڵاتیان بکەونە ناو هەڵەوە کە تا ئێستا بەداخەوە من حەزم لێو پرسیارە لە ئێوە بکەم ڕێژەی سەتا چەندی هاوڵاتی پابەندە و پەیامیشتان چییە وەکو کۆتا قسەش دکتۆر هەڤاڵ بەڕای تو ئێستا سەتا چەندی خەڵک پابەندە واللهی ئەو کە ئێستا دەبین دکتۆر هەست بەداخۆ زۆر خراپە دەچێت هەر شوێنێک ژمارەیەکی یەکجار کەمی خەڵک ینی ئەوەی کە هەر بەچاو ئەگە هاتمە شا بکەیت تەسەوڕ دەکە سەتا دەی ماسکیان دەستێکی بەستیتن ئەوکە نەبەستی بەڕاستی وەکو دوا قسەشم بەڕاستی هیوادارم دەستگا پەیوەنددارەکان کە ڕێکارەکان تون دەکەن هەندێک خاڵ هەیە لە بەرچاوی بگرن یەک لەوانە بە تەمەنەکان وا لێ بکەن ئەوانی کە ئەگەر دەوامی هەیە ئەگەر هەر شوێنەکە ناچارە بکەن لە ماڵەوە بمێنەوە نێنەدرێت چکە زیاتر کاریگەر لەسەر ئەوان دەبێت و نقطەی دووەمیش ئەوانی کە توش دەبن هەتا ئەگەر گەنجیش بیتن کە نیشانەکانی لێ دەرچوو تکایە زوو سەردان بکاتن بە تایبەت تەنگە نەفەسی ئەهمالی نەکات خۆی تاخیر نەکات چکە کە مزعفاتەکە بەقوت بوو بەڕاستی لە کۆنتڕۆل دەرەچی لەوانێ گیان دەزدا دکتۆر شێروان ئەگەر بە خێرایی بە چەند چرکێک کاتێک ڕێنمایەکان بە ئیجبار دەکەین نسبەی پابندبوون زۆر زیاد دەکاتن ئەمە لە نۆرینگەکان و نەخۆشخانەکانەوە دەبینین کاتێکش کە تەسهیلاتە ینی هاوکاریان دەکەن دێ قەیدی ناکە زۆر کێشەوان لە دروست بۆیە دەبیتن بە شێوەک لە شێوەکان ئەو چەند مانگەی تێپەڕێنین بە ڕێنمایی تون ئیشاڵە هێواش توش دەبین نەک بە خێرایی هەتا دەستگاکانی تەندروستی پێڕابگەن لەگە ئەو ژمارە زۆرەی سەرکەوتوبین. زۆر سپاس دکتۆر هەڤاڵ زۆر سپاس دکتۆر شێروان مەترسی پەتای ڤایرەسی کۆڕۆنا هێشتا ماوە ئەوە تا وڵاتە ئەوروپیەکان لە چەند وڵاتێک بە تایبەتی ئیسپانیا دەوێت ڕێکارەکان زۆر توندر بکاتەوە تکایە پابند بن بە ڕێنماییەکان بۆ ئەوەی ئێمە بتوانین ئەم پەتایەش بەڕێ بکەین ئەم بارودۆخە هەمووی بکەینە هەرچەندە ئەگەر یادگاریەکی ناخۆش بێ بیسەلمێنین بڵین ئێمە بەهێز بووین توانیمان بە کەمترین زیان پەتاکە کۆتایی پێبێنین هەموو لایەکتان هەر تەندروست بن دوور بن لە هەموو نەخۆشی و ناخۆشیەک دوور بن لە کۆڕۆنای خواتان